گورگ ناسراوترین دوژمنی مرۆڤە، فێڵباز و ترسناکە. گورگ ئاژەڵێکە خۆی خۆشەوێ و زۆر بەرگەی برسێتی دەگرێت. شتی گەنی و یانگۆشتی ئاژەڵی نەخۆش ناخوات. بە جۆرێک ئەگەر نێچیرێکی باشی نەدۆزیەوە ئەوە بەربووم و میوە و ڕۆک دەخوا. گورگەکان لە نێوان 8 بۆ 10 سەعات ئەلوورێن و سەریان بەرزەکەنەوە بۆ ئەوەی دەنگیان بە دوورترین شوێن بگات. بە جۆرێک لە دووری چەند میلێک گوێت لێ دەبێت. لوراندنی کۆمەڵە گورگێک لە شوێنێک واتەی ئەوێ ئەو شوێنیان داگیر کردووە بۆ ئاگادارکردنی کۆمەڵە گورگێکی تر کە لە نزیک ئەو شوێنیان تا بزانن داگیر کراوە و لێی نزیک نەبنەوە. لای گورگەکان دەسەڵات بە شێوەیەکی ڕێزبەندیە. هەر کۆمەڵە گورگێکی بەهێز بەڕێوەی دەبا لەگەڵ مەیەک کە شوێنێکی تایبەتی هەیە لە ناو گورگەکان و تەنها ئەم جوتە گورگە بۆیان هەیە وەچە بخەنەوە و دواتر ئەو وەچانەی لەدایکە بن بەرپرسیارەتی بەخێوکردنیان ئەکەوێتە ئەستۆی کۆمەڵە گورگەکان. گورگەکان تەنانەت لە ڕۆشتنیشان ڕێکخراون. کاتێک کۆمەڵە گورگێک ئەڕۆن لە ڕیزی یەکەم 3 گورگی بەتەمەن لە پێشەوە دەبن بۆ ئەوەی خۆیان بکەنە قوربانی ئەگەر دووچاری پەلامارێکی لە ناکاو بوون. لە ڕیزی دووەم هەندێک گورگی بەهێز ئەڕۆن تا بەشی پشتەوەی کۆمەڵەی بپارێزن و دوای ئەوانیش گورگی مێیە و وەچەکان و گورگی تر گەورە دەڕۆن. لە ڕیزی کۆتاییش 5 بۆ 6 گورگی بەهێز ئەڕۆن لە دوای هەمووشیان سەرۆکی گورگەکان. گورگ تاکە ئاژەڵە ناتوانرێ ماڵی بکرێ و لە دوورەوە ئەتوانێت مرۆڤ ببینێ و بزانێ مێیە یان نێر و لە دووریەکی زۆر ئەتوانێت بۆنی خوێنی مرۆڤ بکە و ئەستەمە مرۆڤ بتوانێت لێ ڕزگاری ببێ. لە کاتی ڕاوکردنیش باشترین و بەهێزترین ئاژەڵی ناو کۆمەڵەکە هەڵەبژێرێ و لە کاتی خواردنی یەکیرەکەشی بە بەشە باشەکانی دەست پێ دەکا و دەیخوات. گورگ خاوەنی دوو چاوی تیژە و لە کاتی لەدایکبوونی ڕەنگی سوورە و دواتر ئەگۆڕێن بۆ ڕەنگی شین. هەرگیز چاوەکانی ناتروکێنێ تەنانەت لە کاتی خەوتنیشدا. دەوترێت چاویان هێندە بەهێزە دەتوانن ژنۆکەکانیش ببینن. گورگ تاکە ئاژەڵە هاوسەرگیری لەگەڵ دایک و خوشکی خۆی ناکاو. تەنانەت دوو گورگ لە یەک کۆمەڵە هاوسەرگیری ناکەن. دەبێت دوو گورگی دوو کۆمەڵی جیاواز بن. دوای هاوسەرگیریش شوێنی تایبەت بە خۆیان داگیرەکەن بۆ ئەوەی کۆمەڵی تایبەت بە خۆیان تیایدا پێک بهێنن. گورگ تەنها یەک جار هاوسەرگیری ئەکات. ئەگەر یەکێکیان بمرێ ئەوە هاوەشەکەی بۆ ماوەیەکی درێژ لای تەرمەکەی ئەلوورێنێ کە لەوانەیە بگاتە ساڵێک. بەتەنها ئەمێنێتەوە و هاوسەرگیری ناکاتەوە. هەندێکیشیان لە خەمە ئەمرێ یان کۆتایی بە ژیانی خۆیان بێنن. یەکێ لە سیفەتە جوانەکانی تری گورگ ئەوەیە ئەگەر دایک و باوکی پیر بن و نەتوانن بەردەوام بن لەگەڵ کۆمەڵی گورگ ئەوە گورگەکە لەگەڵیان ئەمێنێتەوە و چاودێریانەکە و نێچیریان بۆ دەگەڕێتەوە و خواردنیان بۆ دابین دەکات.